سڵاتان لەبێت بەرنامەیەم هەفتەی سپۆتلایت تایبەتە بە فیلمیشەوە کە لە نووسین و دەرهێنان و بەرهەمهێنان و نواندنی دلۆڤان زەندیە گفتوگۆی زیاترەکەی سەبارەت بە فیلمەکە. سڵاتان لەبێ بەخێر بێن. دلۆڤان شەوەمان بینی، بۆچی ئەم فیلمە ترسناکە؟ وڵاهی زانی مەبەستم ئەوەیە لە سینەمای کوردی حەز دەکەم ژۆنڕی نوێ بێتە ناو سینەما، یعنی ژۆنڕێکە کە نەکراوە لە ڕابردوو. ئیتر حەزم لێ بوو شتێکی وا نوێ بکەم، ئیتر وەکو ئەو دەوڵەتانی دەرەوە ینی ئەو ژۆنڕێشمان هەبی لەناو کۆمەلگا. کاک ئاوارە چیرۆکی فیلمی ترسناک یان فیلمی ترسناک لەم هەرێمەدا مێژووی هەیە؟ هەتاکو ئێستا مێژووکی دیاریکراوی نییە. ئەوەی کە هەمان بووە لە سەرەتای دروستبوونی سینەمای کوردیوانێ لە هەمابەگی نەزەریانەوە ساڵی 1926 کە یەکەم فیلمی کوردی دروست کردووە لە یاریڤان. ئەمە بەیەکەم فیلمی سینەمای کوردی دائەنرێت کە ژانرێکی درامی بووە، فیلمێکی بێدەنگ بووە. پاشان ئەو فیلمانەی یاڵمازگۆنای کە ژانراکانن لە جۆری ژانرای درامی بووە و ناتوانرێت مێژوویەکی ئەوتۆ بەردەست بێت کە ژانرای ترسناک بەرهەم بێنرێت. کاتە دلۆڤان ئەتوانین بڵین ئەمە یەکەم فیلمی ترسناکی کوردیە؟ بەڵێ، فیلمی سینەمایی بەڵێ. من خۆم فیلمێکی کوردیم ساز کرد ترسناک بوو، بەڵام ئەو کاتی وەکو تێستێک وا بوو لەگە برادێکی خۆمان بە ناوی هێلی سوور لە کەناڵە ناوخۆیەکان بڵاومان کردەوە کاتی، بەڵام بەنسبەت فیلمێکی سینەمایی ئەو یەکەمە. ئاوارە میوزیک و دەنگ و بابەتەکانی تری کە بۆ فیلم بەکارەهێنرێت تا چەند لە خزمەتی فیلمی شەوەیە بوو؟ ڕاستی لە سینەمادا کۆمەڵێک ژانرامان هەیە، ئەنی هەر جۆرە ژانرایەکی جۆرێک لە فۆرم و ستایلی تایبەت بەخۆی هەیە لە ڕووی کامێرا و ڕووناکی و جوڵی کامێرا و گۆشەی کامێرا و میوزیکەوە. لە فیلمی ترسناکدا ئەوەی ئەو توخماتانی کە لە فیلمی ترسناکە زۆر کاریگەری ئەخاتە لای بینەرەکەت گۆشەی کامێرایە. ئەو گۆشە کامێرانی وەکو گۆشەی لۆ ئەنگڵ کە لە فیلمی شەوەیە من بە کەمترین شەوە بەدیم کرد. کاتێک کارکتەری شەوە من هیچ گرتەیەکی لۆ ئەنگڵم نەبینی کە بە شێوەیەکی گەورەتر لە بارزتر لە کارکتەرەکەی خۆی دەریخا بۆ بینەرەکەی. نەبوونی میوزیکێکی ئەوتۆ کە بتوانێت هەستی بینەرەکە بجوڵێنێ کاتێک کە نزیک ئەبێتوانێت لە ئەو کارکتەری کە ئەوێت ناخی کارکتەری ترمان بۆ پیشان بات. بەڕای من لە فیلمی شەوە کۆمەڵێک توخماتی کەم بوو، بەشێک لە توخماتەکان کەم بوو لە شێوە و هەروەها جۆری ڕووناکیەکان. ئێمە لە فیلمی ترسناکدا ئەو کارکتەری کە هەمانە بۆ نمونە کارکتەری شەوە کەمترین ڕووناکی بەردەکەوێت بۆ ئەوی هەستی ترس لای بینەرەکەمان دروستکە. بە پێچانە لە فیلمی شەوە زۆرترین ڕووناکی خراپ بۆ سەر فیلمی کارکتەری شەوە و لانی مەیکەپی فیلمی شەوە بەلای منەوە مەیکەپێکی باشی بۆ کرابوو کە بتوانرێت کارکتەرەکە بەڵێ ڕووی پیشان بە بگۆڕدرێت بە کارکتەرێکی تر کە بینەر هەست بە ترس بکە. دلۆڤان ئەگەر وەڵامێکت هەبێ بۆ ئاوارە؟ بەڵێ، خۆی لە ڕووی سینەماوە فیلم سازکردن بەڕاستی زۆر شتەیە کە فیلمێکی تایبەت و ڕێک و جوان دەدەچیت. یەک لەوانەیە کە بەڕاستی میزانی، ینی ئەگەر تو بودجەیەکی باشە لە دەست بیت زۆر شتەیە کە زۆر جوانتر دەدەچێت لە پشاشەدا لە بەنسبەت تێکنیکۆ بەنسبەت ئەزمونەوە ئەو شتانە زۆر ینی هۆکاری سەرچینەوەی فیلمەکە دەرکەوێت. لە فیلمەش هەر چونکە تاکە ینی هەوڵش تاکە کەسی بوو کەم کورتیمان هەبوو وایە، ینی بەڕاستی نەدەکرا بەو ئاستەی کە خەڵک مخارەنەی فیلمی هۆلیوود بکە مەم شێوازە ئەوانە بودجەیەکی گەلک زۆریان هەیە. تێرەوانە هەم شتێکیان بۆ دیاری کرا و حازرە و تیمەکی ستافەکی زۆر گەوریان لە پشکامیرێ ئامادەیە. ئیتر بێگومان فیلمەکە جوان دەرچێت دەگڕێتەوە سەر دەرهێنان و سیناریۆ. خۆی بەلای لەلایەن خۆمەوە من پەیامەکە لەکنە من زۆر مهمە، ینی فیلمەکەم وایە بە شێوەی ترسناک دێتە پێش، بەڵام پەیامەکی لە دوایە حەزم لێ بینەر سوودی لەو پەیامی بێت. لە ڕووی کۆمەڵایەتیەوە شەوە ئەیا لە مناڵ و لە سەرەتای چیرۆکەکە و فیلمەکەشە وامان بینی کە مناڵەکە ئەبێت بە خاڵی سەرەکی
بەڵام لە کۆتایی فیلمەکەیە چیرۆکەکە پێچەوانە بۆ ئەمە بۆ خۆی بنسبەت چیرۆکیشەوە وایە شەشی ترسناکەوەیە کە دروست کراوە یاتر خەڵک بترسێنی بەڕاستی بەزە من نامەوێت خەڵک ئەو شتان بستە ناو خەیاڵیدا شەشی خەیاڵیە ئەمە بەستەکەم ئەوە نییە لە فیلمەکە وا ینی بەو شێوازە هاتیمە پێش وا فیلمەی ترسناکە ئەوەش لەبەرەوەی بینەر بێ سێری بکاتن و چیرۆکە چیرۆسەنی کوردیە حەزمێ نەفۆتێت لەنی لە مێژودا بەم شێوەیە ینی منە سیناوێم هەڵبژاردووە بەڵام لە ئاخیرەکەیدا ینی مەبەستەکەی خۆم دەدەیخم لەم فیلمە چیرۆک و سیناریۆ دوو گرفتی سەرەکی سینەمان بۆ و چۆن چارەسەری بکەین ئێمە لە نووسینی سیناریۆیە زیاتر پشت بەو تەکنیکە کلاسیکیە ئەبەسرێت کە لە هۆلیوودا ئیشی لەسەرەکە بۆ سێ جۆری کە سێ ئاکتەی کە کاری لەسەرەکە بەڵام هەتاوەکو ئێستا ئەو سێ ئاکتەشی کە کاری لەسەر ئەکرێ بە شێوەیەکی وا نەتوانراوە کە چیرۆکە بجێڕێتەوانێت کە بینەرەکەت پێی سەرنجڕاکێژ و یاخود ئەو چیرۆکی کە هەتە لە بینەرەکەتی بگەین ئێمە لە ئێستا کێشەی چیرۆکمانێ بەڵام بۆ شێوەیەش ناکە زۆر خراپین یان نتوانانی چیرۆکی بە باشی بگەڕینەوانێ خۆشببختانە هەوڵ درراوە کە وردە ئەو سیناریوانی کە ئەنووسێتەوانێت لە ژانرای درامی لە کێشە کۆمەڵایەتیەکانە لە کێشە نەتەواتیەکانە بە باشترین شێوە بگوازرێتەوانێ ینی کاری لەسەر کراوە ئەویش بەهۆی ئەو کاریگەریانەی کە لە ناو ئەکادیمیایە بە شێوەیەکی ئەکادیمی ئەخوێنرێ کە یەکێک لە زانکۆ باشەکان کە کۆمەڵێک خوێنکاری زۆر باشی پەروەردە کردووە لە ڕووی ئەکادیمیاوە کۆمەڵێک مامۆستای زۆر باشی لە پشتەوەیە کە بتوانێت کۆمەڵێک جیلێکی پەروەردە بکات بۆ نووسینی سیناریۆ بە شێوەیەکی ئەکادیمی واتویستم ئەوە بپرسم گرنگی ناوەندە ئەکادیمیەکان تا چەندە زۆر گرنگە یعنی ڕەنگە هەندێک لە خوێنکاران کە خۆم شوم یەکێک بوون و خوێنکارانی کە لە ئەکادیمیا پەروەردە بووم ڕەنگە لە هەندێک خوێنکارەکان بە باش باسی نەکەن بۆی کە هەموو کارێک هەموو بەرهەمێک بە هەوڵی تاکە کەسی نادرێت واتە تەنها مامۆستاکەی من ناتوانێت لە 100% ئەو ئەزمموی کە هەیەی ئەو وانی کە هەیەی فێرم کە ئەبێ خۆشم لەگەڵیا هەوڵ بم بۆیە لە ناو زانکۆیە زۆر بە باشی بە ئەکادیمی ڕێگاکانت پیشانەیە ئەو ڕێگانی کە بۆ نمونە سێتفیلد کە لەسەر سیناریۆوە نووسیوێتی و یەکەم کەسە کە سیناریۆی داڕشتووە لەسەر سێ ئاکتی پاشان بۆ ڕۆشتو بۆ 5 ئاکتی بۆ حەو ئاکتی کە ئێستا لە هۆڵیوودا نو ئاکتیش کاری لەسەر ئەکرێت کە ژانرایەکی بڵین جۆرێکی تەکنیکێکی زۆر ئاڵۆزە کە ئێمە ئێشتا کارمان لەسەر نەکردووە بەڵام ئەو سێ ئاکتی کە هەمانە بە شێوەیەکی ئەکادیمی کاری لەسەرەکە کە تۆ چۆن لە ناو سیناریۆکە تا سەرەتا ئەو بیرۆکەی کە هەتا گەشەی پێئی لە لۆگلاینەوە دەستی پێەکەی هەتاوەکو ئەگاتە فۆرماتی سیناریۆکەت کە بە 5 جۆر بە 5 هەنگاو ئەگەیتە فۆرمات و بە یەک درافتیش سیناریۆک تاو نابێت بگرێ ئەڕات بۆ 12 13 14 یاخود زیاتری لە درافتەکان کە تۆ هەر جارێک سیناریۆکەت گۆڕانکاری پێ بکەی درافتێک زیاد ئەەکەی بۆ سیناریۆکەت بۆیە لە ناو سیناریۆکەشە کۆمەڵێک تەکنیک هەیە کە زۆر باشە ئەبێ ڕەچایی بکەی بۆ نمونە کارکتەرەکەت ئەم چیرۆکی کە هەتا بەدەست چێوەیە وەکو شۆفێرێک چێ ئەم چیرۆکەت بۆ ئەباتە پێشەوانێ کارکتەری سەرەکی چۆن کارکتەر سازی بۆ ئەەکەی چۆن لە ناو چیرۆکەکەتە ئەی خوڵقێنیت و پێوەستێکی بە بینەرەکەتوانێت پێویستە هەر کارکتەرێک کە تۆ دروستی ئەەکەی ئەگەر لە خیاڵی خۆشتا بێ بایۆگرافیکی بۆ دروستکەی بایۆگرافیەکە یارمەتیت ئەیە بۆی کە چیرۆکەت ببەریتە پێشەوانێ بە هەمان شێوە ژانراش لە بۆ دیاریکردنی ژانرا بۆ سیناریۆکەت یاخۆ بۆ چیرۆکەکەت یارمەتیت ئەیە چیرۆکەت بەرەو پێشەوە بەری بۆ نمونە لە فیلمی شەوایە تا چەند هەستە بەوە کردووە لە فیلمی شەوە ئەو ژانرای کە کاکدۆڤان کاری لەسەر کردو ژانرای ترسناکە توانیوێتی کارکتەرەکەی لەسەر ئەو ژانرای پەرە پێبەرە لە کارەکەی کاکدلۆڤانە زۆرێک لە ژانرای بەکارهێناوە کە لەژێر ژانرای ترسناکەوانە ژانرای دەرونی هەیە دە جۆر ژانرا هەیە لە ناو ژانرای ترسناکدا کە لەژێر ژانرای ترسناکەوە کار ئەەکەن وەکی لەوانە ژانرای ترسناکی دەرونیە کە کار لە ناخی کارکتەری سەرەکیت ئەکا بۆ ئەوەی کە تۆ ئەوی لە ناخی کارکتەرەکەتە پیشانی بینەرەکەی بێ ئەویش لە ڕێگەی متمانە نەکردن بە خودی چواردەورەکەی دڵە ڕاوکیە هەستکردن بە ترس و بوونی شەیپێک لە ناو ماڵەکەدا
یاخود بوونی ماڵەکەت بلێت بێ بە قەلەقیە کێشەیەکی دەرونیت بۆ دروست بێ کە لە فیلمی شێوای من ئەوم بەدی کرد بەڕاستی بەڵام ئەوەی کە لە کاری لەسەر کردبوو دووبارە گەڕایوانە سەر ئەوەی کە کار لەسەر سیناریۆکە بکاتەوە جارێکی تر ئەنی من بام پێ باش بوو کە سیناریۆکە جارێکی تر کاری لەسەر بکرێتوانێت چیرۆکەکە بە جۆرێکی تر بگێڕێتوانێت بۆ ئەگەر من ئەو چیرۆکەم بنووسایە لە کتێبخانەکە و دەستم پێ کرد ئەنی ئەمە چیرۆکێک ئەگێڕێتوانێت بۆ ئێمەی بینەر کە ئەفسانەیە و چیرۆکە ئەفسانەیەەکانیش ئەتوانرێت دەستکاری بکرێت ئەتوانرێت ئەوەی لە خەیاڵا هەیە هەندێک واقعیشی لەگەڵات تێکەڵکی کە بتوانیت بینەرەکەت قەناعەت پێ بکەیت کە شەوە بوونی هەیە لەناو ئێمە دلۆڤان وەڵامێک کتێ بۆ ئاوارە خۆی بەنسبەت سناریۆ ینی وەکو نووسەر تو دەنووسی خەیاڵی خۆت هەیە ینی بەهۆی ئەوەی چەند ساڵ ینی چەند شتت بینیەوە چەند شتت خوێندویتەوە ئەو سناریۆ دروست دەبی لە ناو مێشک بەتایبەت تۆ وەک دەرووناس کارەکەیت بەڵێ ینی سناریۆکە بە شێوەیەکی وا نووسراوە تاکو مربوط کەم ئەو ترسە لەگەر ئەو دەرونیە ینی بە خۆتوە خۆتوە لۆی بچم نامێ بینەر بە شێوەیەکی وا لە سەرەتاوە مۆزوعکە تێبگات بەڕاستی ینی بە شێوازە چواب نووسیوە کە بەرەبەرە بۆی کەش دیارکەوێ بەڕاستی مەبەستی فیلمەکە چیە ڕۆڵی ژن و تواناکانیتان تا چەند بە هەند وەرگرت بوو ڕۆلی ئافرەت برێن لە ناو فیلمەکەدا بەخۆی هەر چیرۆکی شەوەی هەر باس لە ئەوەی دەکە ینی زیاتر لە تووشی ئافرەت دەبێ و لە کاتی دووگیانی ئەوشتیواڵەوە ئیتر پێویست بوو ینی ئەکتی سەرە چیم و زۆرینەی ئەکتەرەکانم ئافرەت بێت بەڕاستی هەر حەزیشم لێ ینی لە ڕووی ئاکترسەوە ینی هەم بدەمە ئەو جیلە نوێیە کە بێنە پێش کە بتوانن فیلمەکی وا بەشدار بن بەڕاستی لەناو کۆمەلگامان ترسەکی وا هەیە ینی تر کە دەگاتە فیلم شتیواڵە ئاکترس کە ئافرەت ینی تۆزێک نایەتە پێش بەڕاستی هەر لە بەنسبەت کاستینگی ئەو فیلمەشەوە زۆر زەحمەت بۆ تاکو ئەو ئاکتەرانم بینیەوە ینی ئاکتەری کوڕمان زۆرە و هەوڵیش دەدەن بێن بەڵام ئاکتەری کەس کەمە بەڕێگای ئەو فیلمەوە حەز دەکەم ینی کە دەیبین لە سینەما ڕۆڵەکەت دەکرێت یانی دەتوانانی بێ بەشدای بدە فیلمەکی واڵا لە داهاتوودا یانی شتەکە جوان بۆ فیلمەکەی تەوا بوو بێگینە چەنەها خانممان هەیە کە چەنەها کاریان کردو و بەشدارە بن لە چەندین کاری ترە بەس هەڵبەتە بۆیان شەوە بووە فیلمەکە بەڵێ جگە لە نووسین و دەرهێنان کاری نواندنی شکرد بوو ئەمە قورس نەبوو بۆ تۆ بتاکید بەس بخۆم لە ڕاستیدا حەزم لە ینی نواندنە لە ئاکتینگە هەل ئوسترالیاشکردن بۆ شوەیە کار دەکەم نەکوەکو دەرهێنەر و بەرهەمێنەر ئەگەر لۆم بڕۆخسێتن و بتوانم سناریۆیەکم هەبیمەدی دەیکەم بەڵام زۆرینەی حەزم لەیە ینی بەڕاستیشەکە هەر ئاسانیشە بەنسبەت ئاکتینگەوە تو ئەو کێشەیە نییە وەکو دەرهێنان و بەرهەمێنان و زۆر بەش هەیە دەبی سەرپەرشتی بکەی و سەرقاڵی و شتانە لەم فیلمەش چونکە یەکەم فیلمەشی ترسناک بوو حەزیشم لێ بوو ڕۆڵێکی لە بینم هەستم دەکرد بۆ بەنسبەت ئەو کارکتەرە خۆم دەمتوانی بە شێواشی وا دەربێخم کە لەوانەیە کەسی تر نەیتوانی بە ئەوەی کە لە ناو خەیاڵمدا بوو ئەی چۆن بوو ئەگەر دەرهێنەرێکی تر فیلمەکەی دەربهێنایە ئەوەش دەکرا بەڵام خۆم بەنسبەت خۆم سیناریۆکەم لە مێژ نووسی بوو لای مۆ زۆر ینی گرنگ بوو ینی ماوەیەکی زۆرە حەزم لێیە ئەو فیلمی سازکەم ینی باتاک و وای لێ هات ینی بودجەیەکم پیا کرد بتوانم بیکەم ینی بەڕاستی حەزم لێ بوو بۆ خۆم سەرپەرشتی بکەم لەسەری سەرکەوتوو بینەری ئێمە تا چەند دڵسۆزی سینەماکەیەتی ئەگەر مقارنێکین بە شارەکان من ڕاستی قساکەم شاری سلێمانی یەکێکە لەو شارانی کە زۆرترین بینەری سینەمای هەیە و یەکێک لە ئەو بینەرانەیە کە دڵخوازی سینەمان یعنی هەر فیلمێک لە هۆڵەکانی سینەما نمایش ئەکرێ بینەرێکی زۆر زۆری هەیە لە چاو شارەکانی تردا بەڵام ئەمەش خزمەتێکی تەواوەتی ناگەێنێ بە سینەماکاران لەبەرەوەی لە فیلمێکە بۆ فیلمێکی تر ئەگۆڕدرێ و ئەنی پشتگیری سینەماکاران ناکەن لە هۆڵەکانی سینەمایە کاتێک کە فیلمێکیش بەرهەم ئەهێنرێ خودی ئەوەی کە ڕخنەیەکی دروستکەری لێ بگیرێ ڕخنێکی ڕوخێنەری لێ ئەگیرێ ئەنی هەندێک لەو فیلمانی کە نمایش ئەکرێ
فیلمی باشیشن ینی فیلمێکن کە لە ڕووی قوتابخانەکانی سینەماییەوانێ دروست کراون لەسەر ئەوە دروست کراون کە بۆ نمونە لەسەر نیوڕێلیزمی ئیتاڵی یان شەپۆلینۆی فەڕەنسی یان سینەمای ئەڵمانی دروست کراون کە ئەمانە بناغی قوتابخانەی سینەمان لە جیهاندا بە شێوەیەک لێ ئەڕوانن کە ئەمە فیلمێک نییە باش بێت ئێمە لەم ماوەی پێشوە چەندین فیلمی باش دروست کراوە و چەندین فیلمی خراپیش دروست کراوە بە بڕای من ئەو فیلمانی کە ناچنە قاڵبی سینەمای کوردیەوانێ بینەرێکی زۆرتری هەیە کە لە دوای هاتنە دەرەوە دەنا هۆڵەکانی سینەما تۆ نازانی ئەو فیلمە بۆ دروست کراوە چیرۆکە باسی چی ئەکا هیچ شێوازێک لە گرتە و دیمەنێکی ئەو فیلمە لە مێشتا نامێنێتەوە بە پێچەوانەوە کۆمەڵێک فیلمی تر کە زۆر بەباشی خزمەتی نەتەوەی کورد و باسی لە تراژیدای نەتەوەی کورد و لەسەر فۆرمێکی کوردی دروست کراوە بە باز ناکرێت ئەمەیە کە بێوفاییە بەرامبەر بە سینەماکاران کە ئەکرێت بەڵام بینەرمان هەیە من ئەڵێم بینەرمان هەیە بەڵام بینەرێکمان نییە کە بە چایەکی سینەمای سێری فیلمەکانت بکات ئومێد و نائومێد بوون بۆ ئایندەی سینەما چۆنە بینیت هەڵبەتە لە کوردستان ئاڵێم بەڵێ وەکو کاک ئاوات باسی کردیانی زانیت چۆنە حەز دەکەم ینی بێومێد نەبین لە سینەما لە سینەمای کوردیدا وەکو کەسانی برین دەرهێنەر و ئینتاج و بەرهەمهێنەرانە پێویستە بەردەوام بین پێویستە بەردەوام بین هەتاکو بە شێوەیەکی وە بینەر باوەڕی بە ینی سینەمای کوردی دەبێت ئیتر بەردەوام دەبی ئەمەمان هەبیت و کار بکەین و بە هەموو ڕووەکەوە بە هەموو ئاستێکەوە دەبی هەوڵ بدەین بێومێد نەبین هەم لە بۆ جیری داهاتوش یانی هەتاکو باوەڕیان هەبی کە سینەمای کوردی گەشە دەگاتە ئاستێک کە بتوانین ینی شانازی پێ بین بەڕاستی فیلمی وامان هەیە زۆر جوانە زۆر ڕێک و پێکە دەنێردێتە فێستیڤالەکانی دەرەوە بەڵام دەبی بەردەوامی زیاتر بیێشتانە سلێمانی چۆن تۆی لە خۆگرت وەڵا بەنسبەت ینی پێشوازی لە فیلمەکەەوە زۆر باشتر لە چاو شارەکانی تر بەڕاستی یعنی کەسانی لێرە هەیە لە شارەکانی تر بۆ شێوەیە نیە ینی بێنە پێش و پاڵپشتی سینەما بن بەڵام هێشتا حەزمان لێ ینی ببتە کۆلتورێک ینی حەزمان لێە کۆمەلگامان برێن وڵی فیلمێکی کوردی سازکراوە لە سینەمایەکانە بابتین سەیری بکەین وەکو پاڵپشتێک یعنی زۆر خەڵک لەوانەیە گلەیی بکاتن برێتن بۆ فیلمی کوردی وەکو بۆ فیلمانی دەرەوە مقارانی ئەو شتانە دەکاتن بەڵام ئەمە بیدایەتین هێشتا نەگەشتنەوە ئاستی یەک پاڵپشتی کۆمەلگامان دەوێت بێن سەیری فیلمەکانمان بکەن هەتاکو ئەلەقەل بودجەیەکمان هەبی لەو فیلمی داهاتوومان یعنی ئەگە پاڵپشتێکمان نەبی هیچ شتێکمان نەبیتن چۆن کار بکەین چۆن شتی جوانتر بکەین وایەنە چاوە زۆر گرنگە بەلای منەوە کۆلتورە دروست بێت ئەمنی زیاتر لە سیناریۆکەشم کە نووسی ویستم سناریۆیەکی و هابیتن چیرۆکەی ڕەسەنی کوردی بیتن هەتاکو بەڵکو خەڵک ڕاکێشێت برێن چیرۆکەی کوردیە لە شاشەکانی خۆمانە لە کوردستان ساز کراوە بێن سەیری بکەن یعنی بزان ببینی چۆنە ئیشەکانمان ینی بەڵکو ئەمەش ینی زیاتر بتوانین کار بکەین و داهاتوو چی بکەین بۆ ئەوەی ژانرەکانی فیلم کۆ بکەینەوانێ ئەبێ کاری لەسەر بکەین ینی گرنگ هەر کار لەسەر ژانرای دراما بکەین ئێمە چەندین ژانرای تر هەیە لە فیلمە کاری لەسەر بکەین خۆشبەختانە کۆمەڵێک فیلمیش کە دروست کراون بە چەند جۆرێکی ژانرا دروست کراون بەشە ژانرای ڕۆمانسی ژانرای ئاکشن ژانرای کە پۆلیسی ژانرای کاکدۆڤان کاری لەسەر کردووە ترسناک پێویستە کاری لەسەر بکەین نەترسین یعنی دەستبردن بۆ هەر ژانرایەک پێشتر باگراوندێکی معریفی زۆر باشت هەبێ وەکو دەرهێنەر کە لەسەر باگراوندی ئەو ژانرای بخوێنی توانێت چۆن بە چ ستایل و فۆرمێک ئەو ژانرە دروست ئەەکەی چۆن سیناریۆکەی دائەڕێژیتەوە چۆن کارکتەرسازی بۆ ئەەکەی پێم باشە ینی کاری لەسەر بکرێت و خۆشبەختانە هەواڵی خۆشیش ئەبێت ئەوەی کە بەرهەم بهێنرێ هەر کارێکیش وەکو کاک درۆڤان وتی کە هەستێکی نەتەوایەتی تێدا بێت بە ڕۆحەتێکی کوردیوانێ دروست بکرێ جێگای ڕێزە جێگای ئەوەیە کە پێشوازی لێ بکرێت و ڕێزی لێ بگیرێ دوورکەینەوە لەو ستایلە هۆلیوودی کە کاریگەری هەیە لەسەر هەموو سینەماکانی جیهان سپاس کە ئامادە بوون لەگەڵمانە پێشڕەو خەوم نییە نازانم هیچیە دایمە دڵم تەنگە
هەستەکەم نەفرەتم لێکراوە. هەستەکەم شەوە بە دوێ من و مناڵەکەشمانەوەیە. دایمە شتە بینم. نازانم، خۆشم نازانم، جنە ڕۆحە، نازانم چییە. یەکێک لە ئاکتەرەکانی فیلمیشەوە شادی ئارامە گفتوگۆی زیاترەکەی. سڵاو لێبێ بەخێر بێ. لە وەرگرتنی ئەم ڕۆڵەیە بیرە لە چ دەرئەنجامێکە کردەوە؟ لە ڕاستیا فیلمیشەوە جگەلەوەی کە ئەزمونێکی جیاواز بوو، وەرگرتنی کارکتەرەکە کارکتەرێکی زۆر جیاواز بوو بە بەراورد بە ئەزمونەکانی پێشتر، لەبەرەوەی کە هەم چێژی هەبوو، هەم جۆرە لە ئیشکردنی تازە بوو، چون پێم وابێ هەتا ئێستا ئەوەی من ئاگادار بم ئەگەر بە غەڵەتان نەچوو بێتم لەم شێوازی فیلمە لەو ژانرە لە کوردستان نەکراوە، بۆیە هەم ئاسان نەبوو هەم بە چێژیش بوو، هەردووکی بوو. وەکو دەرەنجامی ئەوەی کە چاوەڕێ بکەم ئەو فیلمە ئەگاتە کوێ یاخود فیدباکی فیلمەکە چیە بێ، بە دڵنیاییەوە چاوەڕێی فیدباکێکی زۆر باش بووم، وەکۆی ئاماژەم پێکرد چونکە ئەزمونەکە جیاواز بوو. ئەگەرچی هەموو ئیشێکەوە ڕاستە، هەموو ئیشێکەم و کوڕی خۆی هەیە، بەڵام ئەگەر چێگەر هەرکەم و کوڕێک هەبێت لە ناو ئەم فیلمەیە وازەحە ئەوەی کە جێی سەرکەوتنە ئەوەیە کە شێوازێکی جیاوازە، کارکردنێکی جیاوازە بە ئاگاهێنانەوەیشە لە عینی کاتا بۆ ئەوەی کە بینەر کاتێک کە ئەیبینێ هۆشیارێکی هەبێ بەرامبەر ئەو بابەتە. شەوە بۆ تۆ نەبووە شەوە تا تەواوبوونی فیلمەکە؟ قەناکە بڵێمە لە ڕاستیا بە بەردەوامی کارکردن لە ناو ئەو چیرۆکەیە هەر بۆ خۆی تۆزە لە ترس لە ناو دەرونی ئینسانە دروستەکە، چون هەمیشە بۆ خۆمان ڕاستە لە ناو ئیشەکەیە بووین ئەمان بینی و حەدەسەکانمان ئەزانی ڕووداوەکان یەک لە دوایەک، بەڵام بەپێی ئەوەی کە من یەکێ بووم لەو ئەکتەرانەی کە لە لۆکەیشنە ئەمامەوە، ئەو لۆکەیشنەی کە ئیشی تیاکرا لەوێ ئەمامەوە، بۆیە بە تایبەتی کە دوای تاوبوونی ئیشکردنی ڕۆژەکەمان شەوان هەر لە خۆیەوە ترسێکیە بوو نەمەوێرا بچمە شوێنێکی ترانی، بۆیە یەکێ برادێکێ لە هاوڕەکان لەگەڵما بهاتایە گەرنا بە ئەو حاڵتە دەرونیە بۆ ئینسان دروستە بێ. چیرۆکەکەی بوو یا تەکنیکەکەی بوو ئەو ترسەی لا دروست کردی؟ لە ڕاستیا چیرۆکەکەی، چونکە تەکنیکەکەی بە پێەوەی کە بۆ خۆمان لە ناو مەجالەکەی کارەکەین ئاگادارین لە تەکنیک و ئیشکردن چۆنە و چی ئەەکەین و ئەوە چۆنەڵی باگراوندێکی ئەوەمان لەلایە زۆر ئەو ترسەت بۆ دروست ناکە، بەڵام چیرۆکەکە چونکە مەسەرەن ئێمە کۆمەلگایەکشین لە مناڵی و هەمیشە شتەمان پێوتراوە، ڕەنگە ئێستا هەندێک کەمتر بێت، بەڵام جیلی ئێمە و پێش ئێمە و ئەوانە هەمیشە ئەومان پێوتراوە هەربوو بووە بەشێکەوەی کە دایمە مناڵەکانمان پێترسان، هەنی باشەوە نەیە بۆ یان بخەوەشەوەیە بۆت. ئەم شتە لە زاکیرەی ئێمەیان هەیە کە ڕەنگە بەشێکی زۆرمان نەمانزانی بێت چییە، لەوانێ من خۆم یەکێ بوو بێتم لەوانەی کە هەتاوەکو بەرکەوتنم تەواوی ئەو چیرۆکەم نەزانی بێت، کە بەرکەوتنم لەو کارەیە وای کرد کە تەواوی ئەو چیرۆکە بزانم، ڕاستی ئەو چیرۆکە بزانم چییە. نواندن جگە لە هونەرەکەی بۆ تۆ بۆتە پیشە؟ بە دڵنیاییەوە نەخێر، چونکە ئێمە ناتوانین کاری یەکەممان نواندن بێت، بەداخەوە هەمومان چاوەڕێی ئەوین ئەوەی کە لەو مەجالە ئیشەکات وەک ئەکتەر وەک دەرهێنەر وەک هەر یەکی لە مەجالەکانی سینەما هەمومان چاوەڕێی ئەو ڕۆژین کە ببێتە پیشەی سەرەکیمان. ڕۆڵی دەرهێنەر لەم فیلمەیە چۆنە بینی؟ بە تایبەت باسی ئەم فیلماکەم لە بەرەوەی ژانڕێکی ترسناکی هەبوو جا لە فیلمەکانی تر و لە بەرهەمەکانی ترا کە بەشداریت کردووە. لە ڕاستیا ڕەنگە نەتوانم بە تەواوی وەکو ئەوەی قسە لەسەرەوە بکەم چۆن کاری دەرهێنان لە چه شێوازێکا بوو یاخود لە چه ئاستێکا بووە، چونکە بەڕاستی زیاتر من ئەزمموی خۆم هەر لە نواندنا بووە، تۆزێک زەحمەتەوە جورئەتێوەیە کە قسە لەسەر کارێکی تر بکەین کە ئەزمونمان نەبێتایە،
بەڵام ئەوەی وەکو بەرکەوتنی پەیوەندی نێوان ئەکتەر و دەرهێنەر بەڵێ منیش مەبەستم ئەوەیە بەڵێ پەیوەندێکە بە دڵنیای پەیوەندێکی زۆر باش بوو و توانای تێگەیشتن یارمەتیدەرێکی زۆر باش بوو بۆ کارکردن نەک تەنها مەسەرەن من وەکو یەکێ لە ئەکتەرەکان بە ئەوەی کە ئەم بینی و تێبینی مەکرد لەگەڵ تەواوی ستافەکە یا تێگەیشتن بەشێکی گەورەی کارکردنمان بوو کە توانیمان مەسەرەن هەنگاوێکی باش بنین لەو ناو ئەو کارەیە هۆکاری ئەوە بوو کە من بەشێکی ئەگەڕێنمەوە بۆی کە چونکە دەرهێنەر بۆ خۆی لە ناو ئەو مەجالەیە و بڕوانامەکەی لەسەر ئەو مەجای دەرونیەیە بۆیە هەستەکەم ئەوە یارمەتی دەرێکی زۆر باش بووە کە بتوانێت چۆن ئینسیجام کا لەگەڵ هەر یەکێ لەو تەبیعەتە جیاوازانەی کە لە ناو ستافێکا کۆ بنەوە بۆ کارکردن. کۆلێژی هونەر تا چەند بووە سەرکەوتنی تۆ بۆتە هۆکاری سەرکەوتنی تۆ؟ لە ڕاستیا و کاتێک کە ئەم کارەمان کرد من تەنها دەرچوی پەیمانگا بووم هێشتا کۆلێژم نەخوێندە بوو بۆ ئێستا باسەکەم بەڵام بۆ ئێستا بەڕاستی زۆر جیاوازی هەیە بە ناکرێ بڵم جیاوازی نیە چون ئێستا دنیا بینینەکەم گۆڕانکاری بەسەراتوە لە چاو پێشتر لەبەرەوەی کە ئەچیتە ناو دنیای سینەماوە دنیایەکی زۆر لەوە فراوانتر و گەورەتر و قورسترە لە عینی کاتا کە ئێمە لە دەرەوە ئەیبینین یان بۆ نمونە پێشتر من لە کارێکی بەردەم کامێرای تر فلم بێدراما بە هەر کارێکە کردبێتم بە تەنها بە بچووکی لە چوارچەوەیەکە بینیومە ئەویش نواندنی خۆم بووە ئێستا زیاتر لە ئیشەکانە بیر لەواکەمەوە کە دەرهێنەر بۆچی ئەمە ئەکات ینی بۆچی هەتا لە هەڵبژاردننی چیرۆکەکەیەوە لە هەڵبژاردننی ئەکتەرەکانیەوە لە لای دانانەوە یعنی ئێستا بیر لە هەموو ئەو شتاناکەمەوە بۆیە بە دڵنیایەوە ئەو هەمووی بە کاریگەری کۆلێژی سینەمایە کە من تیا خوێنم ئێستا هیوای سەرکەوتنی بۆ خوازم سپاس کە ئامادە بووی لەگەڵمانە خۆشمە سپاس بۆ یەکش بەرنامەیەم هەفتەیەمان کۆتایی هات خواتان لەگەڵ